هەر تایبەت بە بەڕێوەچوونی پرۆسەی سەرژمێری گفتوگۆ دەکەم، بەڵام لەکوێ لە هەولێر بزانێنەوە پرۆسەیە چۆن بەڕێوەچووە. بەڕێز دڵزار حەمە ساڵح بەڕێوەبەری ئاماری هەولێر ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. بەڕێز دڵزارم کاتت باش، سوپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان. پرۆسەکە چۆن بەڕێوەچوو یەکەم ڕۆژی بوو ئەمڕۆ لە هەولێر؟ بە ناوی خی گەورە میهرەبان، بڵێ ئەوەی کە ئەو ڕۆکە تێوینیمان کرد لە چاو ڕۆژەکانی دی بەڕێوەچوونی پرۆسەکە زۆر باشتر بوو. خەڵکەکە بوونیان لە ماڵەوە و پێشوازی کردنیان بەو شێوەیە کە ئەو ڕۆکە بینیمان لە مەیدانەکان لە گەڕەکەکانی شاری هەولێر بەڕاستی جێگەی دڵخۆشی بوو. ڕاستە شاری هەولێر و کوردستان بەگشتی بەوە ناسراون کە میوان دۆستن، هەر کاتێک لە دەرگایان بدرێتن بە ڕۆکی خۆشەوە پێشوازیان لێ دەکرێت، بەڵام پێشوازی کردنیان لە سەرژمێرەکان هەستێکی زۆر خۆشی بە هەر هەموماندا، بە دڵێکی زۆر فراوانەوە پێشوازیان لە بژمێرەکانمان کرد و ئەو زانیارانی کە پێویستیان بوو بە ئاسانترین شێوە بە بژمێرەکانیاندا. کاک دڵزار، هیچ کێشەیەکی تەکنیکی هەبوو؟ چکە باز لەوە دەکرێت لە هەندێک شوێن کێشەی تەکنیکی هەبووە، بەتایبەت لەو تاپلێدانەی کە بەدەست بژمێرەکانەوە کاری پێ دەکەن. لە هەولێر هیچ شتێکی وا هەبوو؟ بەڵێ ئەو کێشانەی لە تابلێتەکان کێشەچی نوێ نییە، هەر لە سەرەتای دەستپێکردنی سەرژمێریەوە هەبووە، بەڵام بە ڕێژەی جیاواز هەتا چەند بێتن ژمارەی بەکارهێنانی تابلێتەکان کێشەکە زیاتر دەبی. ئەوەی ئەو ڕۆکە کە کرایەن ئەوەی لەو چەند ڕۆژەی زیاتر کە ئەو چا ڕۆژەی کۆتایی ئەنجام درایە نزیکەی بەکارهێنانی تابلێتەکان لە 150,000 تابلێت نزیک بووە. خۆشتان دەزانن کە هەر کاتێک ئەو لۆدە زیاترە لەسەر ئەو داتە سنتەرە و لەسەر سێڤەرەکان زیاتر بی لۆدەکە زیاتر دەکاتن. ئەوەی ئەمە لە تابلێتەکانی بەڕێوەبەراتی ئاماری هەولێر کە ژمارەیان نزیکی 10,000 بژمێرە دەکاتکەواتە نزیکی 10,000 تابلێت بەکار هاتیە، بەلای کەمی 8,000 تابلێت لە هەولێر ئەو ڕۆکە لە یەک کاتدا بەکار هاتیە. ئەوەی کە ئایتیەکانی ما کە پێشبینیان دەکرد و ئامادەکاریان لەبۆ کردبوو کارەکەی خۆیان ئەنجامدا، ئەوە بوو کە لە دوێنێ شەو هەموو ئەو نەخشانەی کە پێویست بوو دایان بزان. یعنی ئەوە ڕاستە کێشەکە لەسەر تاسەری عێراقا، بەڵام ئەتو دەبی پلانت لەبێ ئەو ئیشە هەبیتن. ئەو ئیشەی ئەوان کردیان ئەوە بوو کە بریتی و پێشهاتی دابەزانی نەخشەکان خستیانە درنگانێکی دوێنێ شەو لە بۆرەی هەتا ئەو ڕۆکە ئەو کێشەی کە لە شارەکانی دیکە هەیە لە هەولێر بەو ڕێژەیە نەبیتن. باشە کاک دڵزار، هەندێک لە هاوڵاتیان باس لەوە دەکەن کە تا ئێستا هیچ بژمێرێک سەردانی نەکردوون، هەرچەندە سبەینێشی ماوە پرۆسەکە. ئایا ئێوە لێرەوە چۆن دڵنیایان دەکەنەوە کە بژمێرەکان سەردانی تەواوی هاوڵاتیان دەکەن لە شاری هەولێر؟ خۆی ئەو قۆناغی ئێستاکە کە 48 ساعت قەدەغی هات سوتێدایە، ئەمە لەو 48 ساعتە دەتوانین ئیش بکەین. جگە لەو کاتانە نەویتن کە درنگانەشی شەو بن، خۆتان شارەزای شروشتی شاری هەولێرن، بە تایبەتی لە ناو سنتەر هەندێک گەڕک و هەندێک شوێن هەیە هەر سروشتی جێگەڕەکەکە وایە درنگانەکی شەو ناخەون، ینی هەندێک شوێن دەگاتە 12 یەکی شەو فئاسایی. ئەمە ئێستا پێش ئەوەی کە لەگەڵ ڕێستان قسە بکەم تەماشای ڕێژەی ئەکتیڤی ژمێرەکانم دەکرد، ڕێژەکی باش ئێستا لە مەیدانن، یعنی بەو درنگانەی کە ئێستا لەو کاتە لە مەیدانن پێشبینی ئەوەش دەکەم زیاتر لە 2 سعاتی کەش لە مەیدان بن، کەواتەوانی ئێستا کە تا ئێستا سەردانیان نەکرایە جارێ لەو ئەوەی ئەو ڕۆکەمان جارە بەلای کەمی سعاتی نوێک 2 سعات ماوە، ئەگەر سعاتەکیش نەمابیتن ئیدیکە بەیانی ئەو لە 8:30 بەیانیەوە چاوەڕێ بکەن هەتا نزیکی 12 شەو، بامە بڵێن 11:30 سبەی شەو. ئەو بەرنامەی کە ئەمە دامان نایەوە بەڕێوەبەراتی ئاماری هەولێر هیچ ماڵێک و هیچ شوێنێک نابی مابیتن ئەمە سەردانمان نەکردبی. باش، وا تا سبەینێ بژمێرەکانتان لە 8:30 بەیانی دەست بکەنەوە بە پرۆسەکە هەتا 11:30 شەو. بەڵێ بەدڵنیاییەوە لەو دۆی بەدڵنیاییەوە احتمالە لە 11:30 کە هەندێک تێپەڕی و بەیانێکەش کەمەک زووتر دەستیان پێکردبی. باشە کاک دڵزار، ڕێژەی بەشداری دانیشتوان یاخود هاوڵاتیانی هەولێر دەرکەوتووە لاتان چەندە؟
يعني وەک سەرەتایە دیار نییە بەس لە 16 زیاتر بووە تا ئێستا ئەو کاتێککە تێداینە چکە ئەوە کێ عملیەکە پێدەگوترێ مزامانە هەتا ئەو مزامانەیە لێ نەدرێتن داتای تەواو ناگاتە سێرڤەرەکان بەس لە ئەو ڕۆتاک و ئێستاوەی کە ئەمە تەماشامان کرد 6% ڕەتدایە ئەلحەمدوللا. باشە ڕێژەیەکی باشە بە دڵتانە؟ زۆر باشە ئەگەر دابەشی دوو ڕۆژەکەی بکەی ئەمە هەر ڕۆژێک 50% دەبینە 100%. یعنی ئەمە ئەو ڕۆکە بەشی بەیانیش ئیشمان کردیان. ئەوەش لەو پلان و ئەو بژمێرانە و هەمووی پلانە خاتون هەموو ئەگەر پلانەکانت ئەتو باشوی دەتوانی ئیشەکان وەک پێویست بکەی ئەگەر دووربی لە کێشەکانی کە چاوەڕێ دەکردن لە ڕووی تەقەنی و فەنی و ئەو بابەتانە. کاک دڵزار زۆر باز لە پلان دەکەی ئەتەوێ بڵێ ئێمە وەکو بەڕێوەبەرەتی ئاماری هەولێر پلانێکی باشمان داناوە ئەتەوێ ئەو پەیامە بگەێنی ئەو پلانێک کە داچان ناوەکو خۆی توانیوتانە تا ئێستا جێبەجێ بکەن؟ بەڵێ وەزارەتەکەمان وەزارەتی پلاندانانە دوو وەزارەتی پلاندانانی گرنگ لەو پرۆسەیە بەشدارن وەزارەتی پلاندانانی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پلاندانانی حکوومەتی فیدڕال و کارەکانی ئێمە بەشەشی هەموو ئەو کارانە ئەو پرۆسەی سەرژمێری پرۆسەیەکی قورس و گەورەیە ئەگەر پلانت نەبایە ئەمە وەک بەڕێوەبەراتی ئاماری هەولێر ئەگەر پلانی باش و تۆکمەمان نەبا پلانی جۆرە و جۆرمان نەبا ئەو ئاستەمان نەدەبووی کە دوونێکە تۆمارمان کرد بەڕاستی. باشە لە ئاستی بەڕێوەبەرایەتەکەی خۆتاندا حکوومەتی فیدراڵی چۆن هاوکار بووە؟ هاوکاریەکانیان باش بووە؟ ینی پەیوەندیەکانتان باشە پێکەوە؟ ئەوەی کە ئەمە دەمان بەستیتەوە ئەوەی بەو شێوەیە ئەمە لەگەر دەستەی ئاماری هەرێم دەستەی ئاماری هەرێم لەگەر وەزارەت پلاندانانی حکوومەتی هەرێم ئەوجا وەزارەت لەگەر وەزارەت دەستە لەگەر دەستە ینی ئەمە ئەو پەیوەندێکە هەیتمان لەگەر دەستەی ئاماری هەرێمە ئەو پێداویستیانەی کە لە بۆ پرۆسەی سەرژمێری بە دەستمان گەیشتیان بچینە کاتەکانیان جیاواز بووبی ڕێژەکانیان جیاواز بووبیتن هەندێک کەم و کوڕی هەبیبیتن ینی محاولە کرایە چارەسەر بکرێتن و یانیش لە هەندێک شوێن وەزعەکە تێپەڕێندرێ. کاک دڵزار هەرچەندە زۆر گفتوگۆمان کردووە وەکو میدیا زۆر زانیاریمان گەیاندووە کەسانی شارەزا و پسپۆر هاتوون ڕەنگە جەنابتان قسەتان کردبێ لەسەر ئەوەی کە زانیاریەکان چیە و چۆنە بۆ هاوڵاتیان بەڵام با دیسانەوە جارێکی تر بیڵێنەوە من ئەمڕۆ گوێبیستی شتێک بووم هەندێک لە هاوڵاتیان دەیانوت ئەوە بڵاو کرابۆیان و خۆ بژمێرەکان کە هاتوونەوانی سەردانیان کردوین هیچی وا نەبوو ینی هەموو دووسێ پرسیار بوو لە دەرگاکەەوە کردیان و ڕۆشتن بەڵام خۆ ئەمە کۆتایی پرۆسەکە نییەوە نییە هێشتا پرۆسەکە ماوێتی مەبەستمە بڵێم ئەو زانیاریە دوور و درێژ و پرسیارە زۆرەکان هێشتا ماوێتی لە هاوڵاتیان بکرێت هەندێک ئەمەیان بۆ ڕوون بکەیتەوە. بەڵێ ئەمە ئێستا لە قۆناغی کۆتایی بڕگەی دووەمین بەیانی بڕگەی دووەم کۆتایی پێدێ لە 22 مانگ داخلی بڕگەی سێم دەبین ئەوی 77 پرسیارەکەیە پێدەگوترێت لیستی خێزان ئەوانەی کە ئەوەکەیە زۆر ئاسانن بەس تەنها دڵنیابوونەوەیە لەو داتایانەی کە لە ڕۆژانی 16 تا 19 مانگ خێزانەکان بە بژمێرەکانیاندایە و لە تابلێتەکان داخل کراینە جارێک کە پێداچوونەوە بە کارتی نیشتوانیەکان دەکرێت قەدەغی هاتوچۆیەکە و پشوەکە لە بەرۆی وە تا بژمێرەکە تاکەکە تاکی خێزانەکە لە ماڵەوە ببینی ئەمە سوێنێ ئەو قۆناغە کۆتایی دێ کە داخلی 22 مانگ دەبین ئیدی فۆرمی خێزان دەست پێ دەکات ئەو پرسیارە ئەو لیستەی کە 77 پرسیارەکەی تێدایە دەست پێ دەکاتن لە ماڵەکان هەمان بژمێر هەما ئەو پرسیارانە ئاراستەی سەرۆکی خێزانەکە دەکاتن و فۆرمەکە پڕ دەکرێتەوە. کاک دڵزار من خۆمە و پرسیارم لێ کراوە بەڕاستی منیش نەمتوانیوە وەڵامێکی دروست بدەمەوە چونکە کارەکە کاری من نییە بەڵام ئەمەوێت لە کەسانی وەکو ئێوە زانیاری وەربگرین پرسیاری ئەوە دەکەن ئایا ئێمە ئەتوانین وەڵامی هەموو پرسیارەکان نەدەینەوە ئەو پرسیارانەی کە لێمان دەکرێت هەندێک پرسیارەکە زۆر شخصیە ئێمە ئەتوانین بڵین نەخێر جواب نادەینەوە کێشیان بۆ دروست نابێ بۆ هاوڵاتیان. پرسیارەکان دوو بورگەنە ئی سزلی تۆمار کە ئەگەری جواب نەدانەوە زۆر ڕێژەی کەم دادەنێم ئەم بەلای خۆمەوە وەک ئەوەی کە ئەوڕۆکە دیتمان لە مەدان و یان دوێنە دیتمان بەرگەی یەکەم
بە هیچ شێوەکی چاوەڵاتیەک لە بۆی نیە جواب نەداتەوە. ئەوانش ئەو زانیارانە کە لە کارتی نیشتیمانی هاتیە دەبی هەر هەمووی وەک خۆی بیتن. ئەسڵەن سیستەمەکە هەڵە قبول ناکاتن چکە کارتی نیشتیمانەکە بژمێرەکە لێی وەردەگری داتایەکانی ناوی وەک خۆی داخل دەکاتن. بڕگەکانی دووەم پەیوەستن بە ئاستی ڕۆشنبیری و خوێندەواری ئەو بابەتانە ئەوانش دەبی وەک خۆی جواب بدرێتەوە. پرسیارەکانی کۆتایی ئەو زیاتر ئەوی کە جێی جەدە لە ئەو هەفتە پرسیارەیە کە لە فۆرمی سەرژمێری هەیە کە باسی لە ئەوەی دەکات چت هەیە چت نییە لە ماڵەکەت وا باشترە وەک خۆی پرسیارەکان وەڵام بدرێتەوە ئەگەر نا ئەو بژمێرە تەنها کاری تۆمارکردنی زانیاری و داتایەکانە بە هیچ شێوەک وردبینی لە قسەکانت ناکا و تحقیق لە قسەکانت ناکاتن. ینی کەواتە ئازادیەکەیە لە جۆرێتی جوابدانەوەکەی مەسەڵەن کە لێت دەپرسی چەند سیارەت هەیە ئەمە هیچ بە دوواداچوون ناکەی لەوەی کات و ئەو وەڵامی دەدەیەوە چەندت هەیە چەندت نیە هیچ پەیوەندی کاردڵزار بەشێک لە خەڵک بەشێک لە هاوڵاتی کێشیان نییە چەند سیارەت هەیە بەس کێشیان لەوەدا هەیە کە چەند ژنت هەیە چەند چت هەیە چەند ژنت هەیە چەند خێزانت هەیە ئێجەبانەی لێ لۆ خۆ زباریان نەکردی و نازانم لۆ ئەوها گەورە کرایە و ئەمەیەکە لەمە ترسەکان خەڵک فێر دەکەن کە ئەو ڕاگەیان کارش کەش ئەوەی لەم پرسیان و خەڵک فێر دەکەن کە کو پلانی لۆدادەن بە دزی ژنی بینیتن و خەڵک پێ نەزانێتەوە یان دەتانەوێت بەس ئەوانەیە کە دوو ژنی و سێ ژنیان هەیە خۆیان لەو پرسیارە دەربازکەن بەڵێ ئەم پێیان دەڵێم دەتوانن نەیڵێن باش دەتوانن نێڵێن بەڵام کاک دڵزار وەزارەتی پلاندانانی عێراق دەڵێ ئەگەر وەڵامی هەڵە بدەن بە بژمێرەکان دواتر بەرپرسیارە بن ئەوەی لە بڕگەی یەکەمە کەچی بە بەڕێستانم گوت کە پەیوەندی هەیە بە هەموو ئەو داتا ڕسمیانەی کە لە حکومەت تۆمار کراینە وەڵا کاک دڵزار کاراسانی باشت کرد بۆیان با واز لەو کاراسانیە بێنین کاراسانیان بۆ مەکە با بێمە سەر ئەوەی کە قسەیەکت کرد وتت ئەمەی کە سبێنێ تەواو دەبێت دووهەم ڕۆژی قۆناغی دووهەمە واتە کۆتا ڕۆژی قۆناغی دووەمە 22 مانگ دەست دەکەن بە قۆناغی سێهەم دەکرێت بۆمان باس بکە یەگەر زانیاریتان هەبێ و بەرچاوتان ڕوون بێت لە ئێستاە قۆناغی سێهەم چەندە کاتی پێویستە؟ ئەوەی کە ئەمن تەمەشام کردیا چونکە ئەوە وایە لیستەکە لەسەر کاغەزا بەڵام ئەو جارە پرۆسەکە پرۆسەشی ئیلەکترۆنیە یعنی کە پرسیارت لێ دەکاتن بۆ نمونە کە پرسیارت لێ دەکات دەرێ خانووەکە ئیخۆتە ئەگەر بە بەڵێ بوو ئەو جە لێت دەپرسی چەند ژوورە لە چ دروستکرایە ئەو بابەتانە ئەگەر نەخێر بوو هەندێک وردەکاری کە تایبەت بە خێزانک بە خانووەکەی لێت ناکاتن خۆی دادەخرێتن دوای یەک کەس لە عایلەکە وەڵامی ئەو پرسیارە نەداتەوە کە سەرۆکی خێزانەکەیە و تایبەتە بە هاونیشتیمانیانی عێراقی ئەوانەی کە عێراقی نینە ئەسڵەن ئەو وەختە ناباتن ئەوەی ئەمە پێشبینیمان کردیا لە بینی 30 هەتا 35 دقە لە هەر خێزانە کاتی دەباتن و ڕەنگە لە هەندە خێزان کەمتر و زیاتر 5 دقەک هەر ئەوەندەیە هیچ کەنا زیاتر نییە کات بە ڕۆژەکەی دیاری کراوە چەند ڕۆژ بە کورتی وەڵامم بیتەوە سوپاس دەکەم بەڵێ لە 22 مانجی 11 دەست پێ دەکاتن هەتا دەی 12 کۆتایی پێدێتن یعنی لەو مدەیە بە ئەو بژمێرە یەکجار سەردانی ماڵت دەکاتن لۆی ئەمە پێشنیارمان لە بۆ خەڵک کردێک کە ڕقم تەلەفۆنی بژمێرەکان وەربگرن تاکو و لەسەر ئەو کاتە ڕێگ بکەون کە ئەگەر نەگونجا لە بۆتان یەکتر ببینن یا بژمێرەکە سەردانی ماڵ بکە ئەتوو بە لەسەر مەوعیدێکی محەدەد کاتێک لە بۆ بژمێرەکەت دابنەی هەرچەند کاتەکە کاتێکی زۆر نییە ئەو سەرژمێریە ئەوە لە بۆ 37 ساڵ دەبی نەکرایە یعنی هەتا 10 ساڵی دی ناکرێتەوە دانانی تەرخانکردنی 40 دقەی یان سەعاتێک لە بۆ کارێکیەوە وابزانم قڕز نییە بەڕێز دڵزار حەمە ساڵح بەڕێوەبەری ئاماری هەولێر سوپاس دەکەم کە بەشدار بووی